الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين. خوايا رحم بزي لدلان من دابتشينا، خوايا بمان جير اللي يارمتي دراني هجاران، خوايا لقل هجار باوردار كان حشر منك، خوايا دين من سلامتك، خوايا قرآن بكر برنامج ضلو مال وولات من. يا ربي خوايا برحم بزي خود لساحي محشرة لجير آلاي رسول الله حشر منك. خواي بكار بجي لقرآن بيمان أفرمي وتعاونوا على البر والتقوى. يارمتي دري يكتربن لشاككاريا لبابتي دين داريشا ايوه هر يارمتي دري يكتربن ومعاوني يكتربكن. إسلام برنامج بيكوجياني همو جيتية همو خلائق. إنسان كاتكوا دي قد أدا لبرنامج دين أبيني معاونة ويارمتي دان لنيوان طواوي جيتي بو إنسان هيا خوا جل جلاله همو كوني وهادروس كل ولا خزمتي إنسان أبي دي قد أدي مانغايكي زور قورا خواي قورا زور زليلي كردو بوشي بوي إنسان إسفادي لبكا رب العالمين وهاي داناوة وهاي خلق كردوا كتو إسفادي لبكي لشيري لبيستكي لقوشتكي بهمو شوازك حتى لإيش بيكردن هند جار إنسان بكاري إيهنه ووسائلي زوي كيلان وأوانا همو جيتي لخزمتو يا ديتوش لخزمتي كونو جيتيابا بزانا همو أوانيك لكوناهن هموي مافيان بسرتو وهي هموي مافيان بسرتو وهي بيويسيان بيارمتي تو هي بتايبتي خلائق لبين يكترا إنسان كان لبين يكترا زور محتاجي أو كمعاوني يكتري كان يارمتي أما طبعي إنسان كان إنسان ناتواني خوي بو خوي بتنها جيان بگذرنه وبسر بره بيوستي بويك جيان لقلها ولا كانيا إنسان كاني دوستيا بسر ببا أما زور ضرورة كإنسان بوردي لي حالي به پیغمبری خوشویستمان صلى الله تعالى عليه وسلم أفرمي من لا يرحم الناس لا يرحمه الله. هرش كسيك الرحم بخلقي نكات خواش رحمي بيناك خوا جل جلاله خاوني رحمي قورا أجر تو الرحم بإنسانية نكي خوا رحم بتو ناكا خوا رحمة لي أجريتو أبي إما هوشيار بين رحم بإنسان كان بكين تا خواي إنسان كان رحم بإما بكا. لحديث كتير أفرمي والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. أفرمي خوا بو قوري وعظمتي خوي ليارمتي دانو عوني كسيكايا ما دام أو كسا لا يارمتي وعوني براك يا آياتي ما دام تو يارمتي برايا كد أدي خوا بقوري خوي يارمتي تو أدا. أما زور مهمة إنسان تي بفكري بزانك كشن يارمتي داني إنسان مهمة تو أجر أتوي خوا يارمتي بدا إما كاركاني جيان من قرص لسرشان من بيمان ناتشي بريوا بيست من محتاجي أو إنك خوا بقوري خوي كومك مانك دا كومكي براكتك تا رب العالمين كومكتك. لحديث كتير پیغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي من فرج عن مسلم كربة فرج الله عنه من كرب يوم القيامة. هرش كسيك لبرايكي مسلماني لقل برايكي مسلماني أقل نارحتيكي توش هات نارحتيكي بو لابرت فرجي بو هنا نارحتي لسر لابرت خوا جل جلاله لنارحتي كان الروجي قيامتا خوش بختي بو إهنة فرجي بو إهنة لو نارحتي أنا رزقاري أكا نمونة للروجي قيامتاتو لساحي محشرة زور نارحتي هيج أملناكي كتو لجير سيبري عرشي خوايابي لبر هتاويكي زور قرم كنزيق بوتو ولا إنسانيت سيركي لبرانبر أم هتاو نارحتا كتو واستاوي زور نارحتي لو كاتيا أمل دنيا شاورناكي نازاني ناتواني أملي أوناكي لجر رحمي خوايا لجر سيبري رب العالمين جاكت بيتوا لبر جاكت أبيتوا بو لبر أوي لدنيا دا كسيق محتاج بو ولا كاتي محتاجيته فرياي كوتوي خوا لو كاتي محتاجيته يا فرياتك يانا أوتا تو بسر بردي صراطة أروي
کردەوە چاکەکان و خراپەکان دەی نازانی ها ئەیبەیتەوە نایبەیتەوە زۆر بە ناڕەحەتی ئەم ڕێگایە ئەبڕی لەپڕ کاتێک ئەزانی خوا جەل جەلالوه بە گەورەی خۆی ڕزگارت ئەکا لەو ناڕەحەتیە ڕزگارت ئەکا بۆ لەبەر ئەوەی تۆ گەورەیەکی زۆر گەورەت ئەنجام داوە لە دنیادا محتاجی کەسێکی زۆر موسڵمان کە لە کاتی ئەو پەڕی ناڕەحەتیە تۆ ڕزگارت کردووە یان لە ڕۆژی قیامەتە کاتێکەوە ئەعمالەکان ئەپێورێ ها چاکەکان و خراپەکان دڵت زۆر بە عەجایبی لێ ئەدا زۆر ئەترسی لەوەی ها خراپەکانم زیاتر بێت لە چاکەکانم لەپڕ یەکێک لەو ئیشانەی کە کردوتە دەستی یارمەتیت بۆ کەسێک درێژ کردووە کەسێکی محتاج فریای کەوتووی خوا جەل جەلالوه بە گەورەی و عەزەمەتی خۆی فریاتەکەوێت جا بزانە چەند گرنگە ئینسان تەعاون و یارمەتیدانی هەبێ لەگەڵ خەڵکیە لەگەڵ مرۆڤەکانە کەسێک بێکەوە هەمیشە یارمەتیدەری خەڵک بێ یارمەتیدەری ئەو کەسانە بێ کە لە ژیانە لەگەڵیانە ئەژی ئیتر ئەو کەسانە دایک و باوکتن خزمتن والأقربون أولى بالمعروف یانە هەر کەسێکی بێگانن دراوسێتن یانە هاوڵاتێکی تۆن یانە هاوڵاتی تۆژنین مهم ئینسان بێ ئەمە مافە کە ئیسلام ئەیدا بە ئینسانیەت ئەمە گەورەیە کە ئیسلام ئەیدا بە ئینسانیەت ئەبەم شێوازە لەگەڵ یەکا بژین و ئەبەم شێوازە تەعامل لەگەڵ یەکتریا بکەن ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەسێک ئەگەر ئەم پیاوەتیە لەگەڵ منا بکا بەس مەگەر خوا پاداشتی باتەوە من ناتوانم پاداشتی بمەوە پیاوەتێکە چییە ئەفەرمێ ئەگەر کەسێک محتاجێکی بێت ئەو محتاجیە بە من دەفع بکرێ من بتوانم جێبەجێکەم ئەو کەسە بێت محتاج بێ و داوام لێ بکە و من بتوانم جێبەجێکەم ئەفەرمێ من بە هیچ شێوازێک لە عەیشە ناتوانم پاداشتی بمەوە ئللا مەگەر خوا بە گەورەی خۆی پاداشتی باتەوە ئەوەندە پیاوەتێکی گەورەی لەگەڵ منا کردووە چونکە ئەوەی ئەو محتاجی کە من بۆ ئەوم جێبەجێ کردووە چەندین محتاجی خوا بۆم جێبەجێ ئەکا هاتووە لە حەدیثە ئەفەرمێ من يسر على معسر هەر کەسێک کار ئاسانی بکات بۆ کەسێک کەوا ناڕەحەتە و معسیرە تووشی ناڕەحەتی هاتووە ئەم کار ئاسانی بۆ بکە ئەفەرمێ يسره الله عليه في الدنيا والآخرة خوا جل جلاله لە دنیاش و لە قیامەتیشە لە هەردووکیانە وریابە لە هەردووکیانە ها کار ئاسانیت بۆ ئەکە ئەگەر ئەتەوێ ژیانی ئێرەت خۆش بێ کاروباری ئێرەت چاک بلوێ یارمەتی خەڵکی بدە ئەگەر ئەتەوێ لە قیامەتیشە سەرفراز و سەرکەوتەبی هەر یارمەتی خەڵکی بدە دوو نمونە بۆ ئەوی زیاتر تێبگەین لە دنیاە چۆن خوای گەورە کار ئاسانیت بۆ ئەکا لە قیامەتا چۆن کار ئاسانیت بۆ ئەکا ئەچینە خزمەت ئەم دوو قسەیە یەکەمینیان کەسێکی بەنو ئیسرائیلی بە بیابانێکی چۆڵە ئەڕوا زۆر ماندوو ئەبێ زۆر توونی ئەبێ زۆر ناڕەحەت ئەبێ ئەڕوا لەپڕ لە قەراخی ڕێیەکەوە بیرێک ئەبینێ هەر بە پەلامار ئەداچێتە ناو بیرەکەەوە هەتا ئەتوانێ ئاوە خواتەوە زۆر توونی بووە کاتێکەوە دێتە سەرەوە سەیرەکە سەگێک بە چوار دەوری بیرەکە هەڵ ئەخولێ دەم لەو لەمە وەرئەدا دیارە زۆری توینوە ئەمیش ئەڵێ وەڵڵاهی ئەم سەگەش وەکو منی لێ هاتووە ئەویش وەکو من ناڕەحەتە ئەچێتە ناو بیرەکە و ئاوی بۆ دەرێهێنێ چەند جارێک ئەڕوا ئاوی بۆ دەرێهێنێ چەند جارێک ئەڕوا ئاوی بۆ دەرێهێنێ تا تێراوە بێ خوا جەل جەلالوه بەوەی ئەو کردەوە و ئەی خاتە بەهەشتەوە جا بزانە لە قیامەتە چی فریاتەکەوێ ئەوە فریاتەکەوێ کە تۆ کار ئاسانیت کردبێ نەک لەگەڵ ئینسان ئەمە لەگەڵ ئاژەڵێکایە لەگەڵ هەموو خەلائقە پیاو باشان جونەیدی بەغدادی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر کات شەکری ئەهێنا شیرینی ئەهێنا دای ئەنا بۆ مێرولەکان ئەوی با تێر بخۆن ئەمانە میوانی منن خەڵکێک لەوە چێ لەو زەمەنا بە شێتیان زانی بێ ئەمما جونەیدی بەغدادی لە قیمەی تێگەیشتنە بۆ دین زانیوێتی کە دین ئەمری پێ ئەکا دین ئەمری پێ ئەکا کە لەگە خەلائقا چاک بێ باش بێ بەڵێ نمونەی دووەم قسەی دووەم قسەیەکە کە لە دنیا خوا جەل جەلالوه چۆن کار ئاسانیت بۆ ئەکا ئەگەرنەوە ئەڵێن ئافرەتێک سیارەیەکی پێ ئەبێ و بە ڕێگایەکە ئەڕوا و درەنگ وەخت خۆی بە تاقی تەنهایە و پارەیەکی زۆریشی پێ ئەڕوات بە ڕێگایەکە و ئافرەتێکی دەوڵەمەندە و لە بنەماڵەیەکی دەوڵەمەند لەپڕ لە بارانێکی زۆرە کە ئەبارێ شەوە تاریکی کردووە درەنگ وەختە سیارەکەی ئەکوژێتەوە هەرچەند ئەملا ئەولادا ئەبەزێ محاولە ئەکە سیارە ناکەوێتەوە ئیش
زۆر ناڕەحەتە بێ زۆر ماندوو ئەبێ هەرچەنە خەریکە بێ هیچ شتێک سەر لەم سیارەیە دەرناکە وردە وردە تاریکی بەسەرا دێ ئەمەلی ئەبڕێت ئیتر بەبەر بارانەکەەوە ئەوەستێ چاوەڕێی ڕەحمی خوا ئەکا خوا دەروێکی لێ بکاتەوە لەم کاتە گەنجێک ئەبینێ وردە وردە بەرەو پیری دێ گەنجێک ئەبینی بەرەو پیری دێ سیرەکە گەنجێکە بەسەر پاسکیلێکەوە ئەمیش زۆر ئەترسێ ئەخۆ ئەم گەنجە پارەکەم لێ بسەنێ ئەخۆ ئەم گەنجە تەعەدای شەڕەفم لێ بکە ئەخۆ ئەم گەنجە چۆن بێ بەڵام گەنجێکی بە ئەخلاقی موسڵمان کاتێک لێەوە تێ ئەپەڕێ ئەم ئافرەتە لەبەر بارانەکە ئەبینێ ئەڵێ خەیرە خوشکم لەویە ئەڵێ وەڵڵاهی ئەوە سیارەکەم پەکی کەوتووە هیچ چارەیەکیشم نییە ئەڵێ دەی من کەسێکی فەنیم با بزانم سەیرێکی سیارەکەت بکەم سەیری سیارەکە ئێکا سێرەکە سێ چوار شتی سەقەت بووە وردە وردە دەسەکە بە چاکردنی ئەمیانی بۆ چاکە ئەویانی بۆ چاکە ئەویانی بۆ چاکە پەنجەی زامارە بێ خوێنی زۆر لێ ئەتکێ هەرچۆنەیە بە پەڕۆیەک ئەی بەستێ ئافرەتەکە لە کراسەکەی خۆی پەڕۆیەک ئەبڕێت بۆ ئەوی پەنجەی ئەم کوڕی پێ ببەستێ کاتێکەوە پەنجەی ئەبەستێ ئەمیش وردە وردە کارەکانی بۆ چاکە ئافرەتەکە جامتاپارەکەی هەڵەگرێ ئەڵێ چی ئەڵێ با بدەمێ ئەڵێ وەڵڵاهی هیچ شتێک ناڵێم بەس یەک ئامۆژگاریم هەیە ئەگەر لێم وەرگری چاکە بکە لەگەڵ خەڵکیە بە خەڵکی چاکەت لەگەڵاکەن من ئەمە خێزانم فێری کردوم کە چاکە کار بم لەگەڵ خەڵکیە تا خەڵکیش چاکە کار بن لەگەڵ منە ئیتر خواحافیزی و ماڵ ئاوایی لێ ئەکات و ئەڕوا ئیتر ئافرەتە ناتوانێت چۆن پاداشتی ئەمە باتەوە عهدێکی لەسەر داناوە ئەبێت چاکە کار بێ لەگەڵ خەڵکە کاتێک سیارە لێ ئەخوڕێ ئەچێتە لای مەطعەمێک لە لای مەطعەمەکە لا ئەدا کە لا ئەدات دا ئەبەزێ سیرەکە ئافرەتێک خاوەنی ئەم مەطعەمەیە و ئیشکەرە لەم مەطعەمە یەکسەر ئافرەتەکە بە پێکەنینێکەوە یە بەرەو پیری و ئەزانێت تەڕە خاولی بۆ ئەهێنێ وشکی ئەکاتەوە چ خواردنێکت ئەوێ وەڵڵاهی ئەمەوە قاوەیەک بخۆم تۆزێ گەرمان بێتەوە جارێ زۆر سەرمامە قاوەی بۆ ئەهێنێ خزمەتی ئەکا دواتر ئافرەتەکە $100 ئەدا بەدەست ئەم ئافرەتەوە بەڵام کە سەیرەکە ئەم ئافرەتە حامیلەیە زۆر تەعەجوبی ئەمێنێ ئەم ئافرەتە حامیلەیە لەو پەڕی ناڕەحەتیە لەم شوێنە ئیشەکە ماندووە هەستەکە کە ئیتر ئەم ئافرەتە بەرەبەری ئەوەیەتی منداڵی بێ کەچی ئیشکەرە لێرە دیارە ئەمە بنەماڵەیەکی فەقیرن دیارە ئەمە هیچیان نییە بۆیە بەم شێوازە خەریکن بۆیە کاتێک کە $100 ئەداتێ بۆ ئەوی پارەی خۆی لێ وەرگرێت تا دێتەوە ئافرەتەکە سیرەکە ئەو ئافرەتەی خواردنەکەی خواردووە لەوێ نەماوە زۆر تەعەجوبی ئەمێنێ ئافرەتەکە چی لێ هات سیرەکە ئەملا ئەولا ئەگەڕێ بەدوایە بەشکم بیدۆزێتەوە سیرەکە نەماوە سواری سیارەکەی بۆ ڕۆشتووە ئەی خۆیە چی بکەم $100 باقیەکەی چۆن بدەمەوە کە سیرەکە لەسەر دەسڕی ئەو دەسڕی کە بەجێی هێشتووە لێی نووسیوە ئەم وتەیەت لەبیر نەچێت چاکە بکە لەگەڵ خەڵکە با خەڵکیش چاکە بکەن لەگەڵ تۆیە ئەمەد لەبیر نەچێ باقی ئەم $100 بۆ تۆیە و هەروەها لەژێر ئەم دەسڕەدا $400 ترم بۆ داناوی هەڵیگرە بۆ خۆت ئەوەت باشترە لەم کاتی ماندوو بوونی و ناڕەحەتی سکپڕێتە بۆ ئەوی نەجاتت ببێ ئەڵێ ئەویش پارەکە هەڵ ئەگرێت لە خۆشییان نازانێت چی بکە ئەمە چ دەستێکی خوایی بوو ئەم پارەی بۆ نات هەکە ئیشەکەی تەواو ئەبێ هەر بە پەلە ڕائەکاتەوە بەرەو ماڵەوە لە پەنای دەرگای ماڵەکەیانە پاسکیلی مێردەکەی ئەبینێ سیر ئەکا کەمێ خوێنی پێوەیە زۆر ئەترسێ کاتێکەوە ئەچێتە ژوورەوە سیرەکە مێردەکەی بە پەڕۆیەک کە هاوشێوەی ئەو ئافرەتە بوو هاوشێوەی جلی ئەو ئافرەتە بوو کە لەو مەطعەمە دانیشتە بوو ئەفەرمێ بە پەڕۆیەک پەنجەی بەستراوە هاوشێوەی ئەو پەڕۆیەیە ئەو جلانەیە لەگەڵ ئەوەشە سیرەکە زۆر ماندووە خەوی لەکەوتووە خەبەری ئەکاتەوە هەستە ئەم پارەیەم هێناوە ڕەحمی خوایە پێش ئەوەی منداڵەکە لە دایک بێخوا ڕزقی بۆ نارد بەڵام سرم سوڕ ئەمێنێ لەم شێوازە کە ئەو جلکەی لەبەر ئەو ئافرەتا بوو هەر ئەمە بوو اینجا پیاوەکەتی ئەگا ئەو چاکەی کرد خوا لە دنیا چاکەی دایەوە من يسر عن معسر يسره الله عنه هەر کەسێک لەگەڵ کەسێکە چاکەکار بێ کەسێکی ناڕەحەت ڕزگار کە خوا ڕزگاریەکە داوا ئەکەین یا ڕەبی خوایە ڕزگارمان کە لە هەموو ناڕەحەتێک خوایە بمان گێڕە لە چاکەکاران لەگەڵ خەڵکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه